خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە مینیتر وردە چینێ و بەرەو بەهارە چین لەمەولا لەگەڵ جلە کوردیەکانمانە بەڕاستی کلاش یەکێکە لەو پێڵاوانەی ئەگەر چی تایبەتمەندی و مۆچی هەورامانی پێوەیە بەڵام بۆ هەموو کوردەسەیە لە هەر چوار پارچەی کوردستانە لەگەڵ جلوبەرجی کوردیە یەکێکە لەو پێڵاوانەی کە ئیتر هەستەکەی هەموو شتەکان لە کوردیە پێویستە بە وڵاتێکی تر نییە. جا هەندێک زانیاری گشتی هەیە ڕەنگە هەندێکمان بزان بەڵام هەندێک وردەکاری هەیە ڕەنگە زۆری نەمان نەیزانی. تا ئێستا کلاش یەکەم پێڵاوە لە دنیادا کە ناچێتە ناو ئاو و ناچێتە ناو قوڕەوە، بەڵام لەمە لاوا بزانم کەمێکتر باسێکەکەین ئەوەشە گۆڕێ. تاکە پێڵاوە تاکە و تاژی نیە بۆچی؟ تا ئێستا پرسیوتە ئەم پێڵاوە یاخود ئەم لای چەپ بۆ لای ڕاستی ژەتانی لە پێکەی هیلای ڕاستیش بۆ لای چەپ لە پێکەی بە پێچەوانەوە. کۆمەڵێک زانیاری ورد لەسەر کلاش و جۆرەکانی کلاش لە کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کەیوان معروف کا بەڕێزان پیشەوەری ئەم بوارن ئەخەینە ڕوو. کاکەوامە خێر سپاس بۆ کورسان. زۆر سپاس. لە کامەوە دەست پێ بکەین هەموو زانیاریەکان سەرەتا باسی پۆشاکی کوردی بکەین بۆ کلاش هەم کلتورە هەم ناسنامەیە. ڕاستە یەکێ لەو بابەتانەی کە بۆ تەواوکاری پۆشاکی کوردی کلاشە پەستەکە فەقیانەیە کۆتایەکەی تەزبیحە مشکی و جامانە و ئەوانە تەواوکەری یەکتری ئەجا کلتورەکەی ئێمە تەواوەکە. ئێمە ناوچەکانمان فراوانە گەرمیانە کوێستانە هەورامانە شارە زورە پشدەرە ئەمانە بۆ ئەوەی کە ژیانیان بە تەواوی دەست بخەن لە پێناو پەیداکردن و بژانەوەی ناوچەکەیان هەموو کار و پیشەیەکیان هەڵبژاردووە. یەکێ لەو پیشانە دروستکردنی کلاش بووە لە ناوچەی هەورامان لە سەردەمی زەردەشتەوە تا ئێستا کلاش هەیە یانی پێش ئیسلام خانمانی دەستیان لە چنینیا هەبوو. خۆی هەورامان لە ڕۆشنبیریە پێشکەوتووە ئێمە خێزانەکانمان تەواوکەری پیاوەکانمان بۆ ئەوەی کە پیاوان زۆر ماندوو نەبن ژنەکان هاوکاریان کردوون جگە لە بەخێوکردنی خێزان و ئەوانە لە باغداری و لە ئەوانەیە کلاشچنین یەکێک بووە لەو پیشانەی کە خانمانی ئێمە هاوکاری پیاوانیان کردووە لە دروستکردنی کلاشە. بۆ بەبرهەمهێنانی کلاشێک 6 ڕۆژت پێویستە. ڕۆژی 8 سەعات کار بکەین 5 وەستای. وەستاکەشی خێرا بێ؟ وەساکەشی خێرا بێ و خێراترین وەسا ئەبوو بەکەوان ئێستا بۆ ئەمێکە لە بەردەستی منەوە. بەڵێ 5 ڕۆژە پێویستە ڕۆژی 8 سەعات کارکردن 6 ڕۆژ یا 5 ڕۆژ هەنی 5 بۆ 6 ڕۆژ تقریبی 40 ساعتەکە 8 پێنجی تاوە 40 بۆ 48 ساعت 48 ساعت وانە؟ بەڵێ ئەم چوار وەستایە هەر دوانیان ئیشێکەکەن دوانیان یەکیان ئەم پەڕۆپێکەنەیەکە سەرەتا پەڕۆکە سپیە ئەم سپیە ڕەنگە کرێ بەم شینە ئەکرێ بەم پێکەنەیە ئەمە پێوترێ پێکەنە ئەو پێکەنەیە پاشانە بێ بەم ژێرەیە ئەمە دوو وەستا ئەبینێ شاگردێکیانەیە ئەم مووەکە جگە لە ئامادەکردنی پێست و مو ئەوانە ئەوە خەڵکی تریش کاریتیاکە دوای ئەوەیەتە لای کلاشچن ئەوە دەورەکەی چنراوە ئەوە دوو ئافرەتێکی ئەمە بەڵێ ئەوە دەورە دەورەکەی ئافرەتێکی چنێ سەری ئافرەتێکیکەی چنێ لەبەرەوەی بۆ یەک وەستانەکە ورد و درشتی هەیە شارەزایی هەیە ئێتر ئەبێ هەر وەسایە و ئیشی خۆی ئەم چوار کەسە یعنی چۆن دەڵی تایبەتمەندیتان جاگرێت بەڵێ هەمووشی بە خێزانیە هەر خێزانێک لە بوارێکە ئیشان کردووە. ئێستا من باپیری من لە بواری پێکەنە و پەڕۆیە ئیشی کردووە ماوەتەوە باوکم ئەجا خۆم ئەو ئیشەم کردووە ننکم و دایکم و ئەوانە چنینیان کردووە ئێتر بۆ ئەوەی ئەم پیشەیە کۆنتترۆل نەکرێ بۆ یەک کەس یعنی یەک کەس دەستی بەسەرا نەگرێ بۆ خۆی ئەبێت تەواوکاری یەکتر بێ ئەگەر ئەم پێکەنەیە و نەبێ ژێرەکە دروست نابێ لە دروستکردنی ئەم ژێرەیە قیاس و قاڵبەکەم پێکەنە دەریەکە پێکەنەکە هەر ڕەنگە و مانایەکیشی هەیە بەڵێ ئەم ڕنگانە شین نیشانەی ڕەسەنایەتیە لە هەموو جیهانە ڕەنگی شین ئەچێتەوە سەر ڕەسەنایەتی سوور نیشانەی ئاگادارکردنەوەی سپیش نیشانەی پاکیە ئەوە کەسێکی شێوەکار ئەزانێ کە ئەو ڕنگانە ئاوادانراون ئەجا ئینسان لە ڕۆشتنە لە شوێنی بەرز و نزمە دائیمە بەردەمی تاریک ئەگە پێڵاوەکەی سپی بێ
باشتر بەرپێی خۆی یعنی ئەم ڕنگانارێکی و حکمەتێکی هەیە بەڵێ هەر شین چییە؟ شین نیشانەی ڕەسەنایەتی ئەو پیشەیە ڕەسەنایەتی پیشەوا تا کلاشێک ژێرەکەی شین بێ ئەوە ئۆرجیناڵەکەی ئەستڵەکەیە ئەمە کرد بەردەست ئەوە سوروسپیە پێش ئەوەی ڕنگ بێ ڕەنگی سپی دروست کراوە پێش ئەوەی خوم بکرێ خام بە سپی دروست کراوە دوای ئەوە کە خوم هاتووە لە ناوچەی ئێمە بە تۆکەڵی گوێز و ئەو شتانە ڕەنگیان کردووە بەڵام کە ڕنگ لە دەرەوە هاتووە ناو هەورامان وانە ڕەنگی شین و سوورەکان دیاری کردووە باشە باش ئەمە ئێستا وەکو ئەوەی بۆ ئەوەی هەردوو تاکەکە وەکو یەک دەرچێ ژمارەی هەیە ئەمانە ژمارەکانی ئەیبچی ڕێک وەکو یەک دەرەچێ دەستی ئەو کلاشنە کە کردوێتە ناو ئەم دەورەوە بەم شێوەیە قیاسی ئەم پەنجانەی بەشێکی بۆەوە پێوترێ ساراچن ئەمە کاتە مۆدل و شێوازی جیاواز ناوەکانمان پێ بڵێ کاک خۆی سەیری براوکە من لە کوردەواریا زۆر حەزم من ئەمە پێوترێت دەور دەور ئەمە ساراچن ئەمە ڕێت ساراچن بە تەختی ئەچنێ سارا ینی سەحرا ینی سەحراچن تەختە ئێرە خوارە ئاوایە نا کە لە پێیەکەی قاڵبی قاس ئەمە پێوترێ شیرازە بەڵێ ئەوە بنپەرگ وابزانم بۆ کورسات بابەتێکتان هەبوواتە معلوماتەکان ئەوە بنپەرگ مووەکە پەرگەمایە بۆچی مووە لەبەرەوەی موو هیچ شتێک تەسیری تێناکە زیاتری شەمێنێتەوە ئەمە گوڵنگە پاژنە و لووت تیرە ئەمە هەر یەکە و ناوی خۆی هەیە ئەم تیرەیە بۆچی لێدرێ و دوای کا و ڕۆژەی کای کڕی ئەبێ بەبەردرێ ئەو تیرەیە لە بینی قاچاچنرێ کڵاش ئەم تەقەڵانەش یەکتری ڕاکێشن ئەگەر ئەو تیرەی پێوە نەبێ ژێرەکە بڵین ئاوا ئەچەمێ چنینەکە ڕایکێشێ ئەو کاتە ئەم قیاسی چلوویەکە کە لە سەرەتی دەرناچێوەکو خۆی چکە ژێرەکە حکمی ڕقەمەکە ئەیە ئەبێ ئەو کلاشنە ئەو نە شارەزا بێن نە لێرە دەرچێ لە لێرە بچێتە ناوە ئێستا کلاشێ نوقسانە زۆر چوەتە ناوە بۆ لە پێکردن ناخۆشە ئەنجا ئەم قیاسی سەری لەگەڵ ئەمەیان ڕێک کراوە تا ئێرەیە ئەو دوو پارچە تەختەیە چێکا کێوان بەکاردێت لە پشت و پاژنەی پێ و پێشی پێ بەکارێت ئەم دوو پارچە تەختەیە چییە بزمانشی لێدرا ئەوە بۆ ئەوەی بڵێن ئەو کلاشە زیاتر بمێنێتەوە پێنج تیرەکە پێنج تیرێتیایە ئەم کلاشە هەموو کلاشە پێنج تیرێتیایە بەمەوە بەنا ئەم پارچەی ئاڕوە هەر دەورانیشە بۆ ئەوی ئەم بزمارەشی لێدراوە ئەگەر تیرەیەکیان بپسێ سییانەکەی کە کلاشکە ڕاگرێ ناڕەوێتەوە هەمووی بەڕاکێشان بە پرێزەکرێسە ئەم ژێرێ زۆر عەرەبیەنە لای من ئەڵێ کاکە های قەوی ئەڵێەوە تەختەیە ئەڵێ قماشە ئەڵێ چۆن قماشەوە نەڕەقەکرێ ئەمە بە زەختی ڕاکێشان عەرەبیش کلاش لە پێەکە بەڵێ ئەگەر ئەوان بزانن کلاشی ئێمە چەنە فێنک و لە پێکردنی خۆشە و قاچ بۆن ناکە کلاش لە کوردستانە نامێنێ هەموو یەچێ بۆ جنوبە چکە لەوێ گەرمە یەکێ لە سیفاتەکانی کلاش پەڕۆیە گەرمی ناگەیەنێ بە پێکان یعنی تۆ قاچە چەنە لەسەر عەرز گەرم بێ ناگەیەنێ چکە پەڕۆ ناگەیەنێ پاشان پەڕۆکە ئارەقەکە هەڵەمژێ ئەنجا لە ڕۆشتنیشا هەمووی پارچە پارچێ لە ڕۆشتنیشا هەمووی یاریەکە ئەمانە هەمووی دانە پارچێ دیویەکی یەک تاڵە دیوی ژێرەوەی دوو تاڵە ئەمە پێڵێن دوودەم جا ئەو کلاشە کە لە ڕۆشتنە تۆ قاش دانەی ئەمانە هەمووی جوڵەی خۆی هەیە وەکوای مەساجی ژێر لە ڕۆشتنە حرەکەی خۆیەکە تۆ ماندوو نابی لە ڕۆشتن ئەی بنی پێڵاوە کلاشە ژنانەکان بۆ پلاستیکا چەوت ناو کەفەکەی هەر لۆکەدانراوە بەڵێ ئەمەیان بۆ پلاستیکە ئەزانی چییە خانمان تۆزێ قاچیان ناسخترە بەناسترن حەزیشیان لە پێڵای فلاتیشیان هەیە ئەسا ئەو نەخشی لێداوە کاکەیوت هەر زۆر جوانوتی ئیشی دەستی خۆشێت ئەمە فلاتەکە کلاشانە بڵێن ئافرەت زۆر کەم کلاژ لە پێەکە ینی مدەکەی کەمە بۆ لە پێکردنی کەمە بەس بۆ جوانی بەس بۆ ڕازانەوە لە پێەکە لەبەرەوە حەزبم کە هێشە زۆر کە زاتوتێتی منە وەسڵیەمە لە کۆنیشا لە هەورامان ژن و پیا وەک یەک کلاشیان لە پێکردووە یان جیاوازی نەبووە بڵێ ئەمە کلاشی ژنانەوە پیاوانەیە چکە پێڵاو جیاوازی تیان نەکراوە لە کۆنا ئێستاتر بەرەو پێش چوین هەر کەسە و بە پێی دیزاینی جلوبەرگەکەی خۆی ڕەنگەکە و شێوازی کلاشەکە هەڵەبژێ یەک پرسیارکە کێوان ئەم ژێرانە تەبەن پێما بێت پێڵاوی ترە و لە وڵاتی ترەکرێت چۆن گرێ ئەدرێ بەم
چەسپێنرێ بە تەقەڵ و بە کەپس کەپس و تەقەڵە بێ بەڵێ. بەکاربێنێ وانە چکە پێمە بە لە کوردەکانە کەپسمان نییە نا هەموو تانا هەموو ئیشی دەسە خۆی کڵاشی هەورامان وەکو خان و زەوی وایە تۆ زەویت نەبێ ناتوانانی خانی ڕاست کڵاشی ژێرت نەبێ ناتوانانی چکە بۆ لە بەرۆی قیاسی ئەم ژێرێ لە چنینەکەیە باش ئێستا ئەم ئاوی تێناچێت ئەوە ئاوی تێناچێت بەڵ کوردیەکان تێچێ تێچێ جاران چوب بەکارە هاوین تایە بەکارەوە تایەمان ئەمان بینی تای بۆ کڵاشی تر بۆی تەر نەبێ بەڵێ بەڵێ هەبوو ڕەبەڵ بوو ڕەبەڵ بوو بەڵام ئێستا شکر بۆخوا پێشکەوتن زۆر ئێسەوەی دەستی تۆ فومە ئەمە شتێکی سووک و نەرم و ئەستەکەم زۆر خۆش زۆر سووکە 20 غرام 25 غرام وەزنی نییە ڕاست جاران کڵاش بڵێن کە دروست کراوە بە پەڕۆ و بەهین لە ناوچەی هەورامان ئەوانە بڵێن ئاو کەم بووە تۆ زیاتر لە بەسەر شاخ و ئەوانە اینجا هەموو پێڵاوێکیش کە تۆ پێڵاوی خۆت ئێستا لە پێتایە و چەرمە پارەیەکی باش پێیاوە حەز ناکەی بچیتە بەناو ئاوا لەبەرەوەی کە تەڕ بوو سپیە بێتەوە خوێی پێوەیە ڕەنگەکەی تێگەچێ هەموو پێڵای وایە بەڵام ئێوەکۆ ڕەنگی پەستەکەەکەی بەرە وایە وانە یەکەم جار ڕەنگەکەی کڵاش بەڵێ خوری کڵاش یەکەم جار دوای کە ڕنگ پیا بووە و دەست و پیا بوو لۆکە لە کوردستانە فەلاحەت لۆکە دروست کراوە پاشان کراوە بەو کڵاشە کاتە ئێستا بە خوریەکە ناکرێ بە لۆکە ئێستا دەزووی زۆر باش هەیە ئەمە هی کۆنە هەمە لە قەدیمە بەدەست بادراوە کراوە بەم پەرگەمە پێوترێ پەرک ئەمە ئێستا بە ئامادەکرایی بۆمان ئێستا ئەمە هەر کواڵیتی جیاوازە چون ئەمە لە بازار ڕێکردنەمە زۆر وێرانە ئەمە ئێوە تایبەتە ئەوە ئێمە تایبەتە پچڕانی تێکچوونی زۆر کەم ئێستا جاران کڵاش بەم دەزووە ئەکرا نەتەتوانی دوو جار بیشۆی ئێستا کڵاشە توانی مانگانە دوو جار کڵاشکەت باش بەڵام کڵاش هەیە کە تەڕ ئەبێ ئەو ڕەنگی شین و سورەی ئەیاتە سپیەکەی ڕەنگەیاتەوە ئەوە خۆی ئەکەوێتە سەر ئەو وەسایی کە دروستیەکە ئەو وەسایی کە پەڕۆکان خومەکە خۆی ئەو خامە ئەبێ پێشا بشۆرێتەوە چکە مادەیەکی پێوەک سرێژ وایە ئەشۆرێتەوە جار ڕەنگەکرێ پاش ڕەنگکردنی ئەبێ بشۆرێتەوە بۆی ڕەنگاوەکە بڕوە دوایی نەیاتەوە کڵاشەکە سوور و شینیکە ئەتر ئەو وەسایە کە کڵاشەکە دروستەکە خۆی ئەزانێکە چۆن ئیشی ئەو خاموهینەکە ئێستا ڕنگ کڵاشی ڕەنگاو ڕەنگە بینی لە بازارڕانی کڵاشە تا هەر کە بڵی کڵاش سپیەتە بەرجوانە ئەمە هەر ڕەنگە یعنی دەزۆکەی ڕەشەکرێت دەسوەکە خوم کراوە سپیەتەکەی لە دەستیاوە بۆ بەڕش ناخۆش نییە بۆ چنینەکە قورسە دوو هێندەی پارەی سپیەکە دەین بە چنینە بۆ لەبەرەوەی ڕەشە تەقەڵەکە نابین وردە و ڕەنگە زۆر وردەکاریش لە ڕەشەکە دەرنەکەی وانە زۆر وردەکاری نەخشەکان کەم دەرەکەوێت ئەبێ لە نزیکەوە نا لە دوورەوە وەک پێڵاوی لاسیک دەرێت بەڵام ئێستا دانێکی تر دروست کردو هەستەکەم نەخشم کردووە ئەوە بەڵێ ببینین ئەوە نەخشم تێک نەخشە تیاکرد ڕەنگە ئاوا جوانترە بەڵێ هەیە خۆی بێت بەلاتان بڵێ فلان هەمووی لەسەر تەلەبیات هەمووی سەر تەلەبیات بەڵێ نەخشەکان هەمووی خۆم ئەیکەم ئێستا بۆ نمونە تۆ جلەکانت ڕەنگێکی تایبەتی تایە ئەتەوێت لەسەر کڵاشکە دەبێت تۆ یەیتە لای من ئەڵێ کاکە کڵاشێکی سپین بەرێ بەڵام ئەو دەزووە ئەخۆ کڵاشکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ و میسی نەخشەکەیمان لەسەر چنی بوو بێگومان لۆگۆی بەرشەلۆنە و ڕیال مەدرید هەڵیان گرتووە لای خۆیان بەڵێ کریستیانۆ بەدەستی گەشت بەدەستی گەشت میسی نەگەشت هێشتا بەخوازانم نەگەشت ئەی ئەو جوتە ژنانەکان هەیە نەخشن لێدا ئەمن ئاسانترە یان هەر خۆی ئەیچنن دواتر چنینەکە بەڵێ بێ لە پێشا بچندرێت چکە ئەو من وەکو پێم وتی هونەرە هەر شتێکی کە پچڕانی تێکەی ئەو دەزوایسە سەیری ئەم تەقەڵانەکە ئەو تەقەڵانە یەک گرەی پێوە نییە یەک دانەشیان نییە شلوتونی پیاابێ بەڵام تۆ بێی دەزوێکی کە تێکەڵاوی ئەمە کە گرەیەکەکەوێتە نێوان ئەو دەزۆ ئەویکەوە بەڵام زمینەکە دروستکە اینجا ئەوە هەمسان چنینەکە نەخشەکە ئەمە سەختترین قۆناغی چ قۆناغەکە کڵاش چنین ئەمەیە باوەڕەکەی ئەگەر من سەرۆکی وڵات بم سزنەکان ێنم ئەڵێم کڵاش دروستکەن ئەمەنە زەحمەتە بەڵێ تۆ بەکەن جارێکی کە لەبەرەوە وەکو عقوبەتەوەڵە یان بەڵێ وەکو ئەوەی لە پێناوبەتی ئەمری ئەدامی بۆ دەرکەی ئەبێ بڵێ کڵاش دروستکە باش لەبەرەوە ئەو کڵاشە ئەرکێکی زۆر قورسی هەیە تۆ وەرە بچۆ بۆ قەسابخانە پێست بکڕە بیێنەرەوە پێستەکە چەوریەکەی لێکەرەوە بیشۆرەوە خۆڵەمێشی پێوەکە هەڵی خەوشک بێتەوە دیسان بێنە پێستە بخوسێنەرەوە تاڵ ئاوا بیبڕە
هاسەیری یەک تاڵی ئاوە بێنە بیبڕە ئەجا پێستی ئەبێ گابێ مانگا نابێ مانگا سکەکە تیرەکە زەعیف دەرەچێ تێگەی ئەجا وەرە تاڵتاڵیکە ئەجا مووەکەی لێکەرەوە و لە ناویشەوە پێستێکی تری پێ ئەویش لێکەرەوە ئەجا ئەبێ بەو چەرمە تۆ بێنە بەر چاو چەنێکیوێ ناڕەحەتە ئەجا بێنە ئەم پاژنەولوتە لە ئایبنەبێ کێرەکەڵەگات دروستەکرێ ئەوە ئەویش بێنە وشکی کەرە و خۆڵەمێشیکە ئێستا ئەمانە هیچی نەبوونی ماوە و نە پیسیشە بێ جاجگەلەوە خامە کڕین خامەکە پیسە هەیە چڵکنە بەرگی دۆشک و ئەوانەیە بێ پشۆرێتەوە ئەمانە زەحمەتی هەمووی خێزانە من دایکم ئەو ویشانەیە کرد بۆ من خۆم نەمەتوانی خاموشەکە بشۆم چکە ئیشەکەی کەمەکرد فەقیرە ئەی شۆردەوە هەڵیە خز وشکە بوویەوە دیسان بێنە ئاو بکوڵێنە ڕەنگەکەی تێکە ئەمانە یعنی هەنێ شتن لە هەورامان دوو وەرزی جیاوازە بووە هاوین و بەهار زستان و پای زستانی ئێمە زۆر سەخت بووە میوە هاتمان و شک کردووە خواردنمان داناوە و دانیشتوین کڵاشمان دروست بووە کاتەکەمان بە فیڕۆ نەیاوە ئەگینا کڵاش دروستکردن زەحمەتێکی زۆر بۆهی مناڵستێکی زۆر کوالیتی زۆر باشە هەستێکی پتەوە و پرسیارێکی دووەمیشم بۆچی کڵاش نادڕێ پێڵاوی ترە دڕێ هەموو پێڵایەکە دڕێ بەس کڵاش وابزانم تێک ئەچێ ئێستا بۆ ئێمە کە پیشەوەرین هەر پیشە ئێستا من خۆم چۆن فێر بووم کڵاش دروستکەم هەروای وەستاشمانەیە هەر خراپ فێر بوو هەر خراپ بڕوە کە کڵاشێک دروستەکەین بۆ تۆ بێ بۆ هەر کەسێ بێ بۆ مناڵ بێ بۆ گەورە بێ وەکو یەکیشی تیاکەین ئەو کڵاشنەکە ئەو کڵاشە ئەچنێت چۆن فێر بووە تا ئەخیر هەراخێوە مناڵیەوەیە تۆزە هەستەکەم زۆر پتەوە زۆر تۆکمە و چاکە وەکو گەورەکان دروستمان کردووە هیچ خراپیەکی پاتاڵەیەکی تیان نەکرد قورستنیە لە کەسێکی گەورە ینی دروستکردن چنین نیەمە بەڵێ ئەوە قورسترە تۆ با دەسەوە ناخۆش ئیشی تیاکرێت ئەرکی قورسترە زۆر باشە کاکەیوان وەکو دووە پرسیاری من لە بەڕێزە بۆ سپیکردنەوەی شۆردن خوار نابێ بشۆرێ وایە شۆرێ کاتە چۆن نەشۆرێ ئەشۆرێ من کڵاش بێنە کام کڵاشە زۆر چڵکن و پیسە ئەی شوێن بەڵام قانونی یاسای خۆی هەیە یاساکە چییە؟ یاسا بێ لە قاڵبا بشێرێ پاشان شێوازی دانانی ئەبێ بەم شێوەیە داینی بۆچی لەبەرەوەی دەزوەکە بەقووەتە تۆ ئەم ژێرە پیس بووە ئەو پیسەی ناو پەڕۆکە هەموو هەڵەمژێتەوە پاشان ئێمە شامپۆی فەرشمانەیەی خاصی لۆکەیە بە شامپۆکەی لێ ئین دوایی ئەی شوێنەوە ئەتر ئەو چڵک و پیسیە پێوە نامێنە و لە قاڵبەکەیان دەرەکردەوە کۆم کڵاشە لای من وایە بە لە شوێنی کە چۆن ئەیکەن بۆ یاق بەکارێنن ئەویان نازان من کڵاش سپیەکەمەوە دامناوە لە ناو 5 جوت کڵاشە لە فەیسبوکەکەی خۆم دامناوتمە کێ ئەزانێ کامەیان کۆنە کامە تازە هیچ کەس تا ئێستش بەردەوام نهاتووە بڵێ ئەویان کۆنەیە تازە ئەیکاکەوان تخوا دو پرسیار ڕچنەوەتیشم ئەکسپایری هەیە کڵاش یەکشت ئەکسپایریەکە فقط ئەو مووەکە لە ناویایەتی مۆرانە لێیە بۆن ئەوەش بۆ نەکاوە بزانم بۆ ناکەس فقط مادەیەک میکرۆبێکەیە مو دروستیەکە هەموو موویەک ئەو مۆرانەیە دروستەکە بە حکمی مانەوە زۆرمانەوە شێو تۆزەچێتە ناوی ئێتر مۆرانەکە لێە ئەو مووە خوا کڵاشکە لێ بێتەوە باوەڕکە ئێستا کڵاشێکەیە لە ساڵی 1945ەوە دروست کراوە تا ئێستا بەردەوام لە معرەزی دوکانەکەی مامۆستا سەلاحا هەیە هەرمان کاتە شێو تەپوتۆز لێ نەیە ئەمێنێتەوە دەستەکانە خۆشەکان خاڵکار زۆر سپاس بۆ کورساتان ساخ بێت ئێمەش هیچمان نەماوە تەنها خۆشەویستی بۆ بینەرەکانمان هیواداری لێسە بکەونە سەر و سەودای کڕینی جلی کوردی و کڵاش بەدەست بچەندرێ شتێکی ترە لە بازار کڵاش هەیە کاکەوان باش لێم توێگە ئازانم نرخەکەشی زۆر هەرزانە بەڵام بەخوا هەر بەشی ماوەیەکەکە تقریبی هەر ئەڵی شتێکم لە پێ ناوی کڵاشە بەڵام ئەوەی کە بەدەست چنە و تایبەتە و بەدەست و خامە ئەمانەکرێ شتێکی ترە و تایبەتترە تلەی سەو مشوریە مابەتانە بخۆن